عمەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای لێبێ ئەمیر بوو ئەو کاتە لە مەدینە، والی بوو لە مەدینە. کابرایەک قورئانی خوێند و عمەری کوڕی عەبدولعەزیزیش گوێی لێبوو. كابرا كجيشت أو آيتي فرمي وإذا ألقوا منها مكانا ضيقا مقرنين دعوا هنالك ثبورا. وقتك لجهنم أفريد رينا شوينيكي تسكو تنغنا رحته وبستراويشنته أو كاتا هاوار لخوانا كان هاواري مرقا كان ولن خوايا بمان مرينا بلا مناش مرن. عمري كوري عبدالعزيز أو اندقريا هتا فرميسكا كاني همو الريشي تركر پاشان ئەوەندە هەنیسکی دا ئەوەندە ئەنجا گریانەکەی ئاشکرا بوو نەیتوانی لە مەجلیسەکەیە دانیشێ و هەستا ڕۆیشت. یایەکێکی وەکو ئەبوو سولەیمانی دارانی ڕەحمەتی خوای لێبێ کە ساڵی 140 هیجری لەدایک بووە و ساڵی 215 کۆچی دوایی کردووە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ عەویدوا ئەعیونەکم البوکاء وقلوبکم التفەکر. چاوتان ڕابێنن لەسەر فرمێسکتکان، چاوتان ڕابێنن لەسەر گریان، دڵتان ڕابێنن لەسەر بیرکردنەوە و هۆشتانەشت